بەناوی خوای بەخشندەی میهرەبان، ئازیزانی خۆشەویست، حەزەکەم لە خزمەتی بەڕێستانە باسی چەند هۆکارێک بکەم کە عولەمایان لە سەردەمی نەخۆشی و ناخۆشیە باسییان کردو، ئیتیمامیان پێداوە. ئەوانەی کە عولەمایان تەئکیدیان لێ کردوێتەوە بەڕێزان، زۆرێک لە عولەمایان، زۆرێک لە زانایان لە 5 خاڵا کۆیان کردوێتەوە. منیژۆ 5 خاڵە عەزیز بەڕێستانەکەم بە کورتی. 5 خاڵی سەرەکی هەیە کە زۆرێک لە عولەمایان کۆکن لە سەری. خاڵی یەکەم بەڕێزان تەوبەکردنە، کە یەکەم هۆکارە کە خوای پەروەردگار بەڵاو موسیبەت لەسەر عەبدەکانی لابە بەوەی کە ئینسانانێکی مرۆڤەکانی تەوبەکار بن. وەکو قورئانە فەرمێ وما كان الله معذبهم وهم مستغفرون. خوای پەروەردگار ئەو عەبدانە تعذیب نادا و عەبدانە سزا نادا کە لە کاتێکە و عەبدانەی پەروەردگار لە خەڵکانی لەو خەڵکانە بن کە ئیستیغفاری پەروەردگارەکەن کە تەوبە زۆر ئەکەن. بەڕێزان، تەوبە لە هەموو تاوانێک پێویستی بە تەوبە هەیە. وەکو جارێک تێژ عەزم کردن ئەستەغفیرڵڵا زۆر مهمە کە بەڕێزان ئێمە لە ڕۆژان لە ڕۆژانەی خۆمانە لەو کاتانەی بەسەریا بێن زۆر ئەستەغفیرڵڵا بکەین، زۆر پەشیمانی دەربڕین بۆی خوای پەروەردگار لە تاوانەکانمان خۆش بێ و بەڵام موسیبەت لەسەرمان لابە. خاڵی دووەم تەقوایە بەڕێزان. تەقوا ئاگادارمان ئەکاتەوە، یعنی ئیتر بەسە بەڕاستی بە ئاگامان لە سورەنەکاری پەروەردگار بێ، سورەکان نەبەزێنین. قورئانە فەرمێ ومەن یەتەقی الله یەجعل له مەخرەجا. هەر کەسێ تەقوای خوا بکە، خوای پەروەردگار دەرگاکانی بۆ ئەکاتەوە. تەقواش بەڕێزان خۆ هەر ئەوەندە نییە وتمان تۆ 24 ساعت لەسەر بەرماڵبی، 24 ساعت مەسەرەن یا نوێشکەی یا قورئان خوێنی. نا، تەقوا ئەوەیە وەکوی ئیمامی عومەر پرسیارێن لێکرد تەقوا چیە؟ فەرمووی التەقوا الخەوف من الجەلیل. ترسانە لە خوا، لە هەر شتێک کە خوا حرامی لێ کردووە تۆ بترسیت و لێی بگەڕیتەوە. والعمل بالتەنزیل، کردەوەکانت بەپێی ئەو بەرنامەیە کە خوای پەروەردگار دایناوە. والرضا بالقلیل، بەکەم قەناعەت کە یا بەو بەشێکی خوای پەروەردگار بۆ تۆی داناوە قەناعەتت هەبێ و پێ دوا بێ خوای پەروەردگار کە ئەم بەشەی بۆ تۆ دانا ئەوە باشە بۆ تۆ. بۆیە جاری وا هەیە کە ئێمە داوای زۆرتر دەکەین، حەز دەکەین زیاتر دەوڵەمەندی لە دەوڵەمەندەکە ئیمان لە دەست بدەین. دەوڵەمەندیەک ئیمان لە دەست بە یا ئیمانت زەعیفکە، نەک لە دەستی بەی. بەڕاستی ئەو دەوڵەمەندیە ئەوە بەڕاستی ئاگرە بۆ لە قیامەتە. خاڵی لە پێناسەی تەقوایە والرضا بالقلیل. هەرە فەرمێ دوای ئەوە والاستعداد ليوم الرحیل، خۆ ئامادەکردن بۆ ڕۆژی دوایی و بۆ ڕۆژی لێپرسینەوە. زۆر تەفاسیلی نادەبێت چونکە حەوەکو عەرزم کردم حەز ناکەم وتەکەم درێژ بێ. خاڵی سێیەم بەڕێزان نوێژە، نوێژ کە زۆر مهمە. خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ حافظوا على الصلوات، پارێزگاری بکەن لە نوێژەکانتانە والصلاة الوسطى، لەو نوێژانەی کە لە ناوەڕاستە. هەن زۆرێک لە زانایان پێیان وایە کە نوێژەکان سەڵات الوسطا مەبەستی پێ نوێژی ئیشا و نوێژی بەیانیە، کەمانە زۆرێک لە موسڵمانان تیایە تەمەڵن. بەڕاستی پێویستە ئاگامان لێیان بێ، چونکە پێش ئەم ئایەتە و دوای ئەم ئایەتە کۆمەڵێک ئاەتی تر هاتووە لە پاش و پێش ئەم ئاەتێ باسی تەلاق و باسی هۆکارەکانی جیابوونەوەکە. کاوە ئینسان عون هەندێک لە مفەسیرینە فەرموون ئەگەر تۆ بتەوێ خانەوادەیەکی ئاسوودەیشە دەبێ، ئاگاد لە نوێژەکانت بێ و پارێزگاری لە نوێژەکانت بکە. ئینشاءڵڵا خوای پەروەردگار خانەوێدەیەکی ئاسوودە و عائیلەیەکی ئاسوودە و مناڵێکی ساڵحت پێ بەخشێ. ئەو قورئان فەرمێ وەستەعینوا بالصەبر والصەلا، دەست بگرن بە سەبر واتە بە ئارام بن لەسەر ناڕەحەتیەکان و دەست بگرن بە نوێژەکانتانە و ئاگاتان لە نوێژەکانتان بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر نوێژە فەرمێ ئیذا عەزەبەه ئەمڕ للصەلا، خوای پەروەردگار کاتێک کە ئەمری کرد بێ، ئەمری کردو بەوەی کە شتێک زۆر دەستی پێوە بگرن، زۆر عەزم و جەزمتان لەسەریە بێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی دەست بگرن بە نوێژەکانتان و ئاگاتان لە نوێژەکان بێ. خاڵی چوارەم دوعا بەڕێزان. الدعاء سلاح المؤمن، دوعا چەکی ئینسانی موسڵمانە. وەکو لە شوێنی کترا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ الدعاء هو العبادة. دوعا با بڵین کڕۆک و
عیبادەتە دوعا یعنی عیبادەت وی پێویستە بەڕاستی بۆ هەر داواکاریەک هەتا پێویستە لە خوای پەروەردگار پاڕێیتەوە چونکە تەنها ئەوە توانێت دوعاکان قبوڵکە و تەنها ئەوە توانێت بەدەمتەوە بێ قورئانیش فەرمێ ئەدعوونی ئەستەجیب لەکم خوای پەروەردگار خۆی فەرمێ داوام لێ بکەن بۆی من داواکانتان قبوڵ بکەم و جێبەجێ بکەم و ئەم ناڕەحەتەی کە بەسەریشمان هاتووە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لا يرد القضاء إلا الدعاء أو شتي خوي پەروەردگار أو قضاء وقدري خوي پەروەردگار هێناوێتی هیچ شتێک ڕەتی ناکاتەوە إلا دعاء نەبێ بەڕێزان کابێ دعاء وەکو پێغەمبەر لە حەدیثێک ترا فەرمێ الدعاء ينفع لما نزل وما لم ينزل الدعاء استفادەی هەیە بۆی کە دابەزی و بۆی کە داژ نەبەزیوە واتە بۆ ئەو ناڕەحەتێکی ئێستا هەیە وەکو نەخۆشی کۆرۆنا و هەر ناڕەحەتێکی تریش کە خوای پەروەردگار ئێستا داینە بازاندووە دوعا بەڕاستی دوعا بکەین خوای پەروەردگار ئەم ناڕەحەتیمان لەسەر لابە و دوعا بکەین ناڕەحەتێکی تر لەم شێوازەوەی ناڕەحەتیەک بەسەرمانانێ وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت داو مەرضاکم بالصدقة نەخۆشیەکانتان تیمارکەن بە سەدەقە ئاگامان لە ئێستای وەزعی خەڵکی بێ سەدەقە زۆرکەین بەڕێزان يعني الصدقة وهو ديسان لشوينك ترى بيغمبر صلى الله عليه وسلم فرميت تدفع البلاء بلا لسر إنسان لابا چاکە و سەداقە و پێدوان نەبێ ئێستا خەڵکێکی زۆر فەقیر هەیە پێویستی بەژەمە خواردنێک هەیە وەکو سەبەتە خێرخوازیانی کە بەخشێتەوە تۆ ئەگەر خۆشت بۆ نابەخشێتەوە خۆت لە ڕوودنایە مەسەلەن سەبەتەیەک کۆمەڵی خواردن بەری بۆ خەڵک ئێستا دنیاە خەڵکی خێرخواز و مەنظەماتی خێرخوازیە سەبەتەیەک مەسەلەن 25,000 بە 30,000 هەوڵ بە هاوکار بە لە سەبەتەیەک کە ئەتوانی لە دانێک لە دوان لە چەندە ئەتوانی هاوکار بەجە خۆشە نییە سەبەتێک بێ فەردێ ئاردێکە کری بۆ خەڵک فەردێ برنجێک تەنەکەی ڕۆنێک ئەوەی کە لە نزیکتەوە ئەی ناسی و ئەوەشی کە نایناسی و خەڵکانێک بە تۆی ئەناسێنێ ئەم پێنج خاڵە پێنج هۆکارە بەڕێزان ئەو هۆکارانن کە عولەمایان باسییان کردووە کە ئێمە دەستی پێبگرین ئاگامان لێبێ بەو هیوای کە خۆی پەروەردگار ئینشاءالله ئەم بەڵام موسیبەتە لەسەرمان لابە و لەسەرمان سووکە بە زووی لەسەرمان تێپەڕێنێەوە